کۆمەڵگەی بارزی ناحکومی لە پایتەختی کوردستان لە شوێنێکی استراتیژی و پڕ لە ژمارەیەکی زۆری دانیشتوان کۆمەڵگەی بارزی ناحکومی بە بەرزترین ئاستی خوێندن کرایەوە بە نرخێکی زۆر گونجاو کە دایانگا و باخچەی منداڵان و بنەڕەتی و ئامادەیی لەخۆ دەگرێت. کۆمەڵگاکەمان بە شێوازێکی سەردەمیانە بنیاتراوە کە قوتابی تایدا ئاسوودە دەبێت و دەگاتە بەرزترین ئاستی زانستی. لە کۆمەڵگاکەمان خوێندن بە زمانی کوردی و ئینگلیزی دەبێت و قوتابیان بە باشی فێری زمانی عەرەبی و ئینگلیزی دەکرێن و گرنگی تایبەتیش دەدرێت بەوانەی پەروەردەی ئیسلامی. گشتبۆڵەکانمان هۆکارەکانی ساردی و گەرمی و داتاشۆی تێدایە. هەر قوتابیەک دەبێتە خاوەنی تابلێتێکی خۆی و گشتوانەکان بە شێوەی ئەلکترۆنی فێر دەکرێن بۆ ئەوەی ئامادە بن بۆ دوا ڕۆژێک کە تەکنەلۆژیا دەچێتە گشت جونگە و بەشەکانی ژیانەوە. قوتابخانەکەمان خاوەنی وێبسایت و سیستەمێکی بەڕێوەبردنی ئەلکترۆنی تایبەت بەخۆیەتی کە هەموو قوتابیان و دایک و باوک و مامۆستا و کارمەندان بەیەکەوە دەبەستێتەوە و بە ئاسانترین و پێشکەوتووترین ڕێگە بە پاسی تایبەتی قوتابخانەکەمان منداڵەکانتان دەگەنە لامان. لە کافتریایەکی فراوانی قوتابخانەکەمان هەموو ڕۆژێک خواردنی بەسوود و تەندروست دەدرێت بە قوتابیەکان و فێری ئاداب و ڕەوشی چۆنیەتی خواردن دەکرێن لەگەڵ مامۆستاکانیان. ڕۆژانە و هەفتانە قوتابیەکان دەبرێنە قوتێبخانە و ئاشنا دەکرێن بە زانستە جیاجیەکانی دنیا بۆ ئایندەیەکی گەشتر. بەردەوام گرنگی دەدرێت بە گشتوانە و چالاکیەکانی دیکەی وەک هونەر و وەرزش. تاقیگەی کۆمپیوتەر و بەشە زانستیەکانی دیکە بە شێوازێکی مۆدێرن بۆ قوتابیەکانمان فراهم کراوە. کۆمەڵگەی بارزی ناحکومی وەک کۆمەڵگایەکی پێشکەوتوو ڕێگایەکە بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی ڕۆشنبیر. کۆمەڵگەی بارزی ناحکومی.